وانەیەکی بیرکاری دەربارەی چێوە و ڕووبەر و قەبارە. چێوە و ڕووبەر و قەبارە چەند شێوەیەکی ئەندازەیی ئاسان هەیە کە زۆر بە ئاسانی دەتوانم چێوەکانیان دەربینم. یەک لەوانە چوارگۆشە و لاکێشە. لاکێشە و چوارگۆشە جیاوازیەکەیان تەنیا ئەوەیە کە چوارگۆشە درێژی هەر چوار لای وەکو یەکە. ئەگەر درێژی یەک لای بۆ وێنە 3 سانتیمەتر بوو، لایەکەی دیش 3 سانتیمەترە، لایەکەی دیش 3 سانتیمەترە، لای چوارەمیش ئێرەش هەر 3 سانتیمەترە. ئەوە چوارگۆشە. لاکێشە دوو لای وەکو یەکە. ئەگەر لایە درێژەکەی کە پێی دەڵێن درێژی بۆ وێنە 5 سانتیمەتر بوو، لایەکەی دیشی کە بەرامبەری ویە ئەویش 5 سانتیمەترە و پانیەکەشیان هەردووچی وەکو یەکە. واتە دوو لای وەکو یەکە، دوو لایەکەی دیشی وەکو یەکە لا درێژی. ئەوجا ئێستا چێوەکە کو دەردەچی. چێوەی چوارگۆشە. چێوەی چوارگۆشە هەر وەکو لە ناوەکەی چێوە، واتە وەکو ئەگەر وێنەکەم هەبی چوار چێوەکی لۆ دروستکەم لە دەورەی. دەبی بزانم ئەو چوار چێوەیە چەند دارم پێویستە ئەگەر لە دار دروستیکەم. بێگومان هەتا بزانم چەند دارم پێویستە، ئەگەر بزانم یەک لای 3 سانتیمەترە، دەبی 3 کۆ بکەمەوە لەگەڵ ئەو 3 لەگەڵ ئەو 3 لەگەڵ ئەو 3 3 و 3 6 6 و 3 9 9 و 3 12. دەبی ئەمن 12 سانتیمەتر دارم هەبی هەتا بتوانم چوار چێوەک دروستکەم لۆ ئەو چوار گۆشەیە. کاتە زۆر ئاسانە، بەڵام هەندێک کەس لە جیاتی بینن 3 کۆ 3 کۆ 3 4 هەز دەکەن تۆزێک ڕەنگە کاتی وێ چ دەکەن دەنووسن چێوەی چوارگۆشە درێژی لایەکی جاران ژمارە 4 ئەویش هەردەکە 12. بەڵام ئەوە مانای ئەوە نییە لە کاتی چێوە لێکدانم هەیە. لێکدانم تەنیا هەیە لەگەر ژمارە 4. دەنا چێوە دەکاتە سەرجەمی هەر چوار لایەکانی چوار گۆشەکە. کاتە لێرە چێوەکەی چەندە؟ چێوەی ئەو چوار گۆشەیە 12 سانتیمەترە. ئەدی چێوەی ئەو لاکێشەیە چەندە؟ ئەویش هەر زۆر ئاسانە، 5 کۆ 5 10 3 کۆ 3 6 10 کۆ 6 16 سانتیمەتر. چێوەی ئەو لاکێشەیە کە ئەویش هەردەکە چوار چێوەکەی دەورەی لاکێشەکە ئەوها وەکو ئەوەی وایە وێنەکەم هەبی چار چێوەکی لۆ دروستکەم، دەبی ئەم بچم هەرچ بینم چوار چێوەکەی لێ دروستکەم دەبی 16 سانتیمەتر بی هەتا بەشی هەر چوار لایەکەی بکە. هەندێک کەس چ دەکەن لە جیاتی 5 کۆ 5 دەنووسن 2 جاران 5 دەکات 10 کۆ 2 جاران 3 ئەویش دەکات 6. کەواتە لێرە جاران هەر بۆ ئەوەیە ئیشەکەم ئاسان بی دەنا چێوە هەمیشە و هەمیشە سەرجەمی هەر چوار لایەکان. ئەگەر لاکێشە بوو، ئەگەر هاوکێشە بوو، ئەگەر لاتەریب بوو، هیچ کێشە نییە. چەند لای هەبوو ئەمن هەر سەرجەمەکەی دەبی ببینمەوە لایەکانی چەندە، درێژیان چەندە. ئەوجە بە سانتیمەتر بوو، بە مەتر بوو، ئەوە کێشە نییە. بەڵام ئەگەر هاتوو ئەو لایە بۆ وێنە بە سانتیمەتر هەبوو، ئەو لایە بۆ وێنە بە مەتر بوو، ئەمن ناتوانم یەکسەر کۆیان کەمەوە. ناچارم ئەو کاتە یەکەکان ڕێک بێخم، یان سانتیمەترەکەی بکەمە مەتر دابەشی سەدی کەم، یان مەترەکەی بکەمە سانتیمەتر جارانی سەدی بکەم. دەبی ئەمن هەمیشە یەکەکان وەکو یەکبی، ئەوجا بتوانم کۆیان کەمەوە هەتا چێوەکەی دەربینم چ چێوەی چوارگۆشەبی، چ
چ چێوەی لاکێشەبی. ئەوە چێوە هەمیشە بیرکەوە لە چوار چێوە کە لە دەوروبەری ئەو وێنەیە کە هەمە دەوروبەرەکەی ئەو دەوروبەرەی واتە دەورەکەی هەر چوار لایان پەرژین هەمیشە چێوەیە. ئێستا ئەوە تەواو بووم لە چێوەی چوارگۆشە و لاکێشە. ئێستا بێمە لای ڕووبەری چوارگۆشە. ڕووبەری چوارگۆشە ڕووبەر هەرچ ڕووبەرەک بوو هەمیشە دوو لێکدان هەیە، دوو مەودا لە یەک دەدرێ، جاران هەیە لە مابەینیان، نەک جارانی ژمارە بەڵکو جارانی لا جاران لا. واتە ئەگەر ئەو لایە سێ بوو بێگومان ئەو لایەش هەر سێیە، ئەو لایەش هەر سێیە، لایەکەی دیش هەر سێیە، لێرە ئەویش هەر سێیە، بەڵام ئەمن تەنیا دوو لام پێویستە لێک بدەم، ئەو لایە و ئەو لایە یان ئەو لایە و ئەو لایە یان ئەو لایە و بۆ وێنە ئەو لایە، هیچ کێشە نییە کام لایە، تەنیا دوو لام بەسە لێکدانیان. کەواتە ڕووبەری چوارگۆشە زۆر جار تەنیا ئەمن پێدراوەکە تەنیا ئەو هایە، چوارگۆشەکت هەیە درێژی لایەکی 3 سانتیمەترە، ئایا ڕووبەرەکەی چەندە؟ ئەم دەبی بە خۆم بزانم ئەگەر درێژی لایەکی 3 بوو ئەو لایەش هەر سێیە، یەکسەر دەینم ئەو سێی جارانی خۆی دەکەمەوە، 3 جاران 3 یەکسەر دەنووسم، ئەوها ڕووبەری چوارگۆشەکەم یەکسانە بە 3 جاران 3 و یەکسانە بە 9. لە تەنیشتیشی دەبی زوو بنووسم سانتیمەتری دووجا، ئەوە ڕووبەرەکەیە. لەبەر چ بووە دووجا؟ چونکە ئەمن دوو لام لە یەکدا جارانی یەکم کرد، کۆم نەکردەوە، جارانم کرد، سانتیمەترم جارانی سانتیمەتری کرد. زۆر جیاوازی هەیە لە مابەینی کۆکردنەوە و لە مابەینی لێکدان، لەبەر هەندێ یەکەکەی دەبیتە سانتیمەتری چوارگۆشەیی، سانتیمەتری دووجا، نەک سانتیمەتر بە تەنیا. ئەدی ڕووبەری لاکێشە بە هەمان شێوە دەبی ئەمن دوو درێژیەکە وە پانیەکەی لێک بدەم، نابی درێژی جاران درێژی، ئەوە هەڵەیە، دەبی لایە کورتەکە جاران لایەکەی لەوی تۆزێک درێژترە، لەبەر هەندێک لاکێشەیە لایەکی لە لایەکی گەورەترە، ئەگەر گەورەتر نەبا دەبووە چوارگۆشە، چونکە گەورەترە دەبیتە لاکێشە. کەواتە لە کاتی دۆزینەوەی ڕووبەر باشترە بنووسم ڕووبەری لاکێشە یەکسانە بە بنکە، کە دەتوانم بنووسم ئەو 5 بنکەیە بەرزی ئەو 3 بەرزیە، یان درێژی جاران پانی هەمان شتە، دەتوانم بنووسم ئەو 3 بنکەیە ئەو 5 بەرزیە، ئەوە هیچ کێشە نییە، کامەی دەکەمە بنکە کامەی دەکەمە بەرزی، تەنیا ئەوە کێشەیەکە لە کاتی لێکدان دەبی ئەمن دوو ژمارەی جیاوازم هەبی لێکیان بدەم. واتە ڕووبەری ئەو لاکێشەی دەکاتە چ ئێستا ئەگەر بنووسم ڕووبەری لاکێشە یەکسانە بە 5 جاران 3 و یەکسانە بە 15 سانتیمەتری دووجا، 15 سانتیمەتری دووجا، چونکە لێکدانە، کۆکردنەوە نییە هەتا تەنیا ببیتە سانتیمەتر. ڕووبەر مانای چییە؟ ڕووبەر مانای ئەوە نییە دەورەکەی ببینەوە، ڕووبەر مانای ئایا لێرە چەند سانتیمەتری دووجام هەیە، مانای چێ سانتیمەتری دووجا؟ واتە ئەوها ئایا ئەمن دەتوانم چەند سانتیمەتری چەند چوارگۆشەی
دروستکەم لەسەر ئەو پانتاییە. ئەوەیە مانای ڕووبەر. ئەو چوار گۆشانە دەبی بژمێرم چەند دانەم توانیە دروستکەم. ئەگەر بە سانتیمەتر بوو چەند دانا چوار گۆشەی سانتیمەتر 2 جام دروست کرد. ئەوەیە ڕووبەر پانتاییەکەی. وەکو ئەوەی وایە پارچە زەویەکی بکڕی چ دەکڕی؟ ڕووبەرەکەی دەکڕی. چونکە خانی لەسەر دروست دەکەی لەسەر پانتاییەکەی. بەڵام ئەگەر پەرژینی لە دەورەکەی دروستکەی ڕووبەرەکەت پێویست نییە، چێوەکەت پێویستە. کەواتە ئەوەیە جیاوازی مابەینی چێوە و ڕووبەر. ڕووبەر پانتاییەکەی چەندە، چێوەش هەر 4 دەورەکەی چەندە. ئەوە تەواو. ئێستا لاتەریب. لاتەریب مانای چییە؟ لاتەریب واتە 2 لای وەکو یەکن، بۆ وێنە ئێرە 5 ئێرەش 5 هەر وەکو لاکێشە. 2 لای وەکو یەکە، 2 لایەکەی دیشی وەکو یەکە. ئەدی مادام وایە جیاوازیەکەی چییە لەگەڵ لاکێشە؟ جیاوازیەکەی تەنیا ئەوەیە کە لایەکانی لارن. 2 لای ئەوها بەلاری لێرە 2 لایەکانی ڕاست و ڕاستن، هەر 4 لای ڕاست و ڕاستە. ئەو گۆشەیە کە دروست دەبی لێرە 90 پلەیە، بەڵام لێرە گۆشەکە 90 پلە نییە. هەر ئەوەیە جیاوازیەکە. لێرە ڕووبەرەکەی دەکاتە درێژی جاران پانەی. لێرە ناچارم بنووسم بنکە و بەرزی، واتە ئەگەر لێرە هەتا ئێرە 3 سانتیمەتر بوو، ئەگەر لێرە هەتا ئێرە 3 سانتیمەتر بوو، ئەوە ناتوانم بەکاری بینم لۆ ڕووبەر، چونکە ئەوە تەنیا پانیەکەیتی. ئەمن دەبی بەرزیەکەی بەکاربینم لۆ ڕووبەر. بەڵام جارێ باسی ڕووبەری ناکەین، با باسی چێوەی بکەین. چێوەی لاتەریب دەکا ئەو 5 کۆ ئەو 5 ئەو لایەش کە 3 سانتیمەترە، لێرە هەتا ئێرە 3 سانتیمەترە، کۆ ئەو لایەش کە ئەویش 3 سانتیمەترە. واتە لە چێوە زۆر جیاوازی نییە لەگەڵ بۆ وێنە لەگەڵ لاکێشە. ئەگەر هاتوو درێژیەکە و پانیەکە وەکو یەک بوو، ئەو لایە و ئەو لایە لام نووسیتم لا وەکو یەکە، ئەو لایەش نووسیتم بنکە. هەرچەندە دەتوانم بنووسم درێژی، ئەو دوولایە دەتوانم بنووسم درێژی لۆ دیتنەوەی چێوە. واتە ئەویش هەروەکو 2 جاران 5 کە دەکا 10 کۆ 2 جاران 3 کە دەکا 6 دەکا 16. ئێستا ئەوە لاتەریب. نیمچە لاتەریبیش هەیە، هەرچەندە ڕەنگە زۆر گرنگ نەبی لێرە باسی کەم، بەڵام نیمچە لاتەریب وەکو ئەوەی وایە ئێستا ئەگەرە من وێنەکەی بە دەستی دروست کەم لێرە ڕەنگە تۆزێک ئاسانتر بی. نیمچە لاتەریب بنکەچی هەیە، بنکەکەی دی لەوی درێژترە، 2 لاشی هەیە، لایەکان هەندێک جار وەکو یەکن، هەندێک جار یەک لە یەک درێژترە، وەکو یەک نییە. ئەوە نیمچە لاتەریبە. ئەو کاتیش کە بمەوێ چێوەکەی ببینمەوە، هەر 4 لایەکان کۆ دەکەمەوە. ئەگەر ئەو لایە بنکەی یەکەم بی، ناوی لێنێم بنکەی یەکەم، ئەوە بنکەی یەکەم. ئەو لایەش بنکەی دووەم بی، ئەوەش ناوی لای ڕاست بی، ئێرە لای ڕاست، ئەو لایەش لای ڕاست، ئێرە ئەوەش لای چەپ. کۆیان دەکەمەوە؟ بنکەی دووەم کۆی دەکەمەوە لەگەڵ بنکەی یەکەم، لەگەڵ لای ڕاست و لای چەپ، هەرچەند بوو کۆیان دەکەمەوە چێوەکەم لۆ دەردەچی. ئەوە نیمچە لاتەریب ئەوهایە. ئەوە نووسیتیشم چێوەکەی کو دەردەینی، بنکەی یەکەم و بنکەی دووەم و لای ڕاست و لای چەپ، تەنیا لایەکان کۆ دەکەیەوە، هیچی دیکە نا. ئەوە چێوە. ئێستا بچمە لای
ڕووبەری لاتەریب کو دەبینمەوە. ڕووبەری لاتەریب ئەو کاتە ئەو پانیە یان ئەو لایە بە کەلکم نایە، واتە لێرە هەتا ئێرە بە کەلکم نایە لە کاتی ڕووبەر، لێرە هەتا ئێرەش بە کەلکم نایە. هەمان شتە ناچارم دەبی بەرزیەکەم هەبی. بەرزی کامەیە؟ بەرزی ئەوەیە، ئەوە بەرزیە. لێرە هەتا ئێرە ئەوە بەرزیە. هەرچەند ئەمن ناتوانم بەداخەوە ڕاست و ڕاست درستی کەم، بەڵام ئەوە بەرزیە. ئەوە بەرزیەکەیتی دەبی بزانم ئەو بەرزیە چەندە، ئەوجا دەزانم بنکەکە هەمان بنکەیە لێرە هەتا ئێرە. ئەگەر بنکەکەم زانی بەرزیەکەشم زانی، ڕووبەری لاتەریبەکەم بەدەستێ. ڕووبەری نیمچە لاتەریب تۆزێک ئاڵۆزە، چونکە لێرە ئەگەرەوەی بینم لێرەی داینێم ڕووبەری نیمچە لاتەریب کووە، دەبی ئەمێن بنکەی یەکەم بزانم چەندە، کۆی بکەمەوە لەگەڵ بنکەی دووەم، کە کۆم کردەوە دابەشی دووی بکەم، ئەو جا بچم لێکی بدەم لەگەڵ بەرزی، کە بەرزیەکەی هەمان بەرزی ئێرەیە، ئەوەش بەرزیەکە هەمان شتە وەکو یەکە. مەبەستم بەرزی ئەوها دروست دەبی. کەواتە ئەوە نیمچە لاتەریب دەبی جارانی بەرزیەکەی بکەم کە ئەوە بەرزیەکەیتی. بنکەی یەکەم کۆی بنکەی دووەم دابەشی دووی بکەم، ئەو جا لێکی بدەم لەگەڵ ئەو بەرزیە. ئەو نیمچە لاتەریب ڕووبەرەکەی. ئەو جارەی بچمە لای سێ گۆشە. سێ گۆشە بابەتەکی زۆر فراوانە، چونکە سێ گۆشە زۆر 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 چەشنی هەیە، بەڵام بە شێوەکی گشتی چێوەی سێ گۆشە زۆر ئاسانە، تەنیا هەر سێ لایەکانی بۆ وێنە ئەو لایە کەسکە، ئەو لایە سۆرە، ئەو لایە شینەی کۆ دەکەمەوە دەکاتە چێوەی سێ گۆشە. ئەو هەفتەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ هەشت، دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ سێ، بزانم دەکات چەند دەکاتە چێوە. هەفت و سێ دا لەگەڵ هەشت یەکسانە بە هەشدا، چێوەی ئەو سێ گۆشەیە کردیە هەشدا، ئەوجا مەترە، سانتیمەترە، کێشە نییە. ئەوە چێوە کە زۆر زۆر ئاسانە، تەنیا کۆکردنەوەی هەر سێ لایەکانی دەور و بەری. ئەگەر بمەوێ، ئەگەر سێ گۆشەکە ئەو هابوو، ئەویش بە هەمان شت هەر سێ لایەکانی کۆ دەکەمەوە، هەر چەند بوو کێشە نیە جۆری سێ گۆشەکە هەر کوو بوو، هەتا ئەگە ئەو هابوو ئەو هابوو ئەو هابوو، تەنیا ئەمە سێ لایەکان کۆ دەکەمەوە لە کاتی چێوە. ئەدی ڕووبەر کووە ڕووبەری سێ گۆشە. ڕووبەری سێ گۆشە هەمیشە بنکەکەی کە لێرە بۆ وێنە ئەگەر ئەوەم کردە بنکە ئەو شینە، جارانی بەرزیەکە کامەیە؟ بەرزیەکە ئەو هەفتە نییە و ئەو شەشەش ئەو هەشتەش نییە، بەڵکو بەرزیەکە ئەو شەشەیە، ئەو نارنجیە بەرزیە. کەواتە ئەو سێە لێکی دەدەم لەگەڵ شەش، ئەو جاکە لێکمدا لەگەڵ شەش دابەشی دووی دەکەم ئەنجامی لێکدانەکە. کەواتە شەش جاران سێ دەکا هەژدە، هەژدە دابەشی دووی دەکەم یەکسان دەبی بە نۆ، واتە ڕووبەری ئەو سێ گۆشەیە دەکاتە نۆ. ئەو جەگە سانتیمەتر بوو سانتیمەتری دووجا، ئەگەر مەتر بوو مەتری دووجا. کەواتە لە کاتی سێ گۆشە ڕووبەرەکە دەبی دابەش بکرێ بەسەر دوو، بنکە جارانی بەرزی دابەشی دوو، بنکە جارانی بەرزی دابەشی دوو، و چێوەکەشی تەنیا هەر سێ لایەکانی کۆ دەکەمەوە، ئەو کات بنکە لەگەڵ نییە. ئێستا بێمە لای
بازنە. ئەوە بازنەیە. بازنە هەمیشە چەقی هەیە لە ناوەڕاست، ناوی چەقی بازنەیە. ئەو هێڵەی بە چەقی بازنە تێدەپەڕی و هەتا ئەو سەر و ئەو سەری چێوەکەی دەڕوا ناوی تیرەیە. تیرە. ئەو هێڵە کەسکە ناوی تیرە. نیوەی ئەو تیرەیە بە کوردی زۆر ئاسانە، ناوی نیوە تیرەیە. ئەوها نیوەی ئەوها لێرە هەتا ئێرە ناوی نیوە تیرەیە، واتە نیوەی تیرەکە هەمووی. نیوە تیرە ئەو نیوە تیرە ئەوها دروست دەکرێت، لێرە ئەوها دروست دەکرێت، ئەوها هیچ کێشە نییە. گرنگ ئەوەیە لە چەقەکەی هەتا چێوەکەی دەڕوا نیوە تیرە ئەوها. بەڵام تیرە هەموویتی ئەوها دوو هەندەی نیوە تیرەیە. ئەوە زانیمان تیرە و نیوە تیرە پەیوەندیەکەی مابەینیان یەکێک دوو هەندی ئەوی دیکەیە. نیوە تیرە ئەوەش تیرە. چێوەی بازنە کوو دەبیندرێتەوە؟ هەمیشە دەبی ئەمن تیرەکەی بزانم. ئەگەر بۆ وێنە تیرەی ئەو بازنەیە 5 بوو، کردێ ژمارە 5. ئایا تیرەکەی چەندە؟ ببورن چێوەکەی چەندە؟ 5ەکەی دەینم، جارانی 3 فاریزە 14 دەکەم. 3 فاریزە 14 ئەوە ژمارەیەکی ناسراوە، بەکاردێ لۆ دیتنەوەی چێوەی بازنە و ڕووبەری بازنە. هەرکە تیرەی بازنەمزانی لێکی دەدەم لەگەڵ 3 فاریزە 14 چێوەی بازنەم بەدەست دێ، ئەوجە بە سانتیمەتر بوو، بە ملیمەتر بوو، بە هەرچ بوو، تیرەکە بە چبی چێوەکەش بەو یەکەیە. ئەوە چێوەی بازنە بەو جۆرەی دەردەچی. ئەوجە بۆ وێنە ئەمن لێرە تیرەکەم، تیرەی ئەو بازنەیەم 5 سانتیمەتر بوو. داوا کرابوو لێم چێوەکەی ببینمەوە، 5ەکەم هینا، جارانی 3 فاریزە 14 کرد، تیرەی بازنە کردیا 15 فاریزە 7 سانتیمەتر چێوەی ئەو بازنەیە. ئەوە تەواو. ئەدی ڕووبەری بازنە. ڕووبەری بازنە بە پێچەوانەی چێوە دەبی ئەمن نیوە تیرەم هەبی. ببورن لێرە نووسیتم تیرە، دەبی ئەمن نیوە تیرەم هەبی. نیوە تیرە جاران نیوە تیرە، ئەو جا دوو نیوە تیرە یان نیوە تیرە جارانی خۆی، ئەو جا لێکی دەدەم لەگەڵ 3 فاریزە 14 ڕووبەری بازنەکەم بەدەست دێ. نیوە تیرە جارانی نیوە تیرەی جارانی ئەو 3 جاران 14. ئەگەر ئەمن بازنەکم هەبوو نیوە تیرەکەی 8 سانتیمەتر بوو، ئایا ڕووبەرەکەی چەندە؟ 8ەکەی دەینم، دیسان جارانی 8 دەکەم، دیسان جارانی 3 فاریزە 14 دەکەم، هەتا بزانم دەکاتە چەند سانتیمەتری دووجا. ئەگەر لێرە باسی قەبارەی بکرێ، قەبارەی بازنە دەرناچی، چونکە بازنە ڕووەکی تەختە، کەواتە قەبارەی نییە. یان بۆ وێنە سێگۆشە قەبارەی نییە، تەنیا چێوەی هەیە لەگەڵ ڕووبەر. لاتەریب قەبارەی نییە، چونکە ڕووەکی تەختە. و لاکێشە و چوارگۆشەش قەبارەیان نییە، ئەوانیش قەبارە ناتوانم ببینمەوە، چونکە ڕووەکە ڕووەکی تەختە، تەنیا دوو لایان هەیە. ئەوە ڕووبەری بازنەش دەرچوو. ئێستا بێمە لای قەبارە. قەبارە چییە؟ ئەو تەنەی کە هەمە 3 لای هەیە، واتە درێژی هەیە، پانیشی هەیە، بەرزیشی هەیە، یان بنکەی هەیە، بەرزی هەیە، پانیەکەشی هەیە.
بۆ وێنە ئەو وێنەیە ناوی چییە؟ شەش پاڵۆ. ئەگەر بمەوێ قەبارەکەی ببینمەوە هەمیشە دەبی سێ لام هەبی دەنات دوو لا ناتوانم. دوو لا تەنیا دەتوانم چێوەی ببینمەوە یان تەنیا دەتوانم ڕووبەری ببینمەوە. ناچارم سێ لام هەبی هەتا بتوانم قەبارەکەشی ببینمەوە. لێرە چونکە ناوی شەش پاڵووە هەر شەش لایەکانی وەکو یەکە، واتە ئەگەر درێژیەکەی 8 سانتیمەتر بوو بەرزیەکەشی 8 سانتیمەترە، پانیەکەشی 8 سانتیمەترە، هەمویان 8ن. لەبەر هەندێ لە کاتی دیتنەوەی قەبارە دەنووسم 8 جاران 8 جاران 8. هەمیشە دەبی سێ دانە مەودام هەبی هەتا بتوانم قەبارەی ببینمەوە، دەنا ناتوانم. ئەوجا ئەو 512 کە بەدەستم هات دەبی لە تەنیشتی چ بنووسم کە زۆر 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 گرنگە، دەبی بنووسم سەنتیمەتری سێ جا، چونکە سێ جار سێ درێژیم لێکدا، لەبەر هەندێ ناوی سەنتیمەتر سێ جا. ئەگەر شەش پاڵوەکم هەبوو تەنیا نووسرایە درێژی لایەکی 8 سانتیمەترە، نانووسرێ لایەکەی دیشی 8 و لایەکەی دی 8 و لایەکەی دی. ئەوە دەبی ئەمن بە خۆم بزانم، چونکە شەش پاڵو واتە هەموو لایەکان، هەموو درێژیەکان، هەموو ڕووبەرەکان هەر شەشی وەکو یەکە. ئەوە قەبارەی شەش پاڵو. ئەوە شەش پاڵ و سانتیمەتری سێ جا. دەبی لێرە بنووس لە تەنیشت ئەو قەبارەیە ئەلێرە. لولەک مانای چییە؟ بۆ وێنە ئەو قوتووە لولەکە، یان ئەو قوتوش نییە ئەوە، بەڵام ئەو شێوەیە ئەوەش لولەکە. قەبارە واتە چەند شلە هەیە لە ناو ئەو تەنە، یان چەند چیپس هەیە لە ناو ئەو تەنە، بە قەبارە نەک بە چێش یان بارستایی، یان بۆ وێنە چەند گاز هەیە لە ناو ئەو لولەکە، یان لە ناو ئەو تانکی گاز. ئەوە پێی دەڵێن لولەک. هەر جێم لە لولەک بوو کەواتە ڕەنگە داوام لێ بکەن قەبارەکەی ببینمەوە، چونکە بنکە هەیە، درێژی هەیە، پانی هەیە و بەرزیش هەیە. قەبارەی لولەک کوو دەبیندرێتەوە؟ لولەک هەمیشە دوو بنکەی هەیە، یەکەچیان ئەو شینە لە خوارێ، یەکەچیان لە سەرێ ڕەنگ نەکرایە، بەڵام دەتوانم ڕەنگ کەم ئەمن تۆزەک ئەگەر ئەوەش بنکەچی دیکەیە کە هەمان ڕووبەری هەیە وەکو بنکەی خوارەوە، لە شێوەی بازنەیە، بەڵام لە کاتی وێنە چێشان شێوەکەی ئەوها لێدێ، بەڵام بەخۆی شێوەکەی وەکو بازنەیە، واتە شێوەکەی ئەوهایە وەکو بازنەک. بەڵام لێرە ئەوهای لێهات، کەواتە دوو بنکەی هەیە لولەک، ئەو بنکەیە هەمان وەکو ئەو بنکەیە. لۆ دیتنەوەی قەبارەی لولەک دەبی ئەمن ڕووبەری ئەو بنکەم هەبی کە هەم بوو جارانی ئەو بەرزیەی دەکەم، ئەوەش هەر بەرزیە، ئەوەش هەر بەرزیە، ئەوەش هەر بەرزیە، هەتا ڕووبەری بنکەکەی ببینمەوە، چونکە بنکەکە لە شێوەی بازنەیە، کەواتە هەر وەکو بازنە ئەمن ڕووبەرەکەی دەردەینم. نیوە تیرە جاران نیوە تیرە جاران سێ فاریزە 4 کە ڕووبەرەکەم دەرهینا، کە لێرە بۆ وێنە نووسیتیان ئەو پیتە نیوە تیرە، لێرە هەتا ئێرە ئەو سۆرە جارانی خۆی نیوە تیرە جاران نیوە تیرە
جارانی ئەو بەرزیە، جارانی 3 فاریزە 4دا قەبارەی ئەو لوولەکەم بەدەستێ. قەبارەواتە ئایا ئەو تەنە چەند ئاوی دەگری، چەند شلەی دەگری، چەند گاز دەگری، یان چەند بزانە چ لە ناو دەکەین، چەند برنج دەگری، قەبارەکەی چەندە. ئەوەیە قەبارەی ئەو لوولەکە. ئێستا بێمە لای ڕوولاکێشە تەریب. ڕوولاکێشە تەریب تەنیا و تەنیا جیاوازی لەگەڵ شەشپاڵووی ئەوەیە کە لایەکانی وەکو یەک نینە، یەکەچیان ڕەنگە لە یەکەچیان درێژتربی یان کورتتربی، بەڵام ڕووبەرەکە هەمان شتە. بنکە و بەرزی و درێژی و پانی و بەرزی لێک دەدەم، جارانی یەک دەکەم. لێرە بۆ وێنە پیتی ئەی جارانی پیتی ب وە جارانی پیتی س قەبارەی ڕوولاکێشە تەریب دەردەچی. قەبارەکەی دەردەچی ئایا چەند ئاوی دەگری یان چەند شلەی دەگری. ئەوەیە قەبارە. دەنا هیچ شتەکی دیکە نییە. لێرە ئەمن دەتوانم بچمە لای هەندێک لە ماڵپەڕەکان بۆ وێنە ئەو ماڵپەڕە کە لێرە ئەدرێسەکەی لەو سەرەوە دیارە چ نووسرایە. ئەو ئەدرێسە دەتوانم لێرە ئەمن بۆ وێنە ئەگەر بمەوێ ڕووبەری بازنەک ببینمەوە، نیوەتیرەکەی ئەگەر هەم بوو نیوەتیرەکەی لێرە دەنووسم بۆ وێنە گریمان نیوەتیرەکە 8 سانتیمەترە کە 8 سانتیمەترەکەم نووسی کلیک لەسەر ئێرە دەکەم واتە ئەژمێر بکە، ئەوها ئەژمێر دەکا تیرەکەی چەندە، تیرەکەی 16ەیە، چێوەکەشی چەندە، چێوەکەی 50 و بێگومان لێرە پێویست ناکە ئەو هەموو ڕەنووسانم هەبی لە لای ڕاستی فاریزە، تەنیا 2 دانە بەسە، واتە 50 و 27 بۆ وێنە. لێرەش پاشان ڕووبەرەکەشی دەکاتە 201 ئەوجە سانتیمەتر بی سانتیمەتر 2 جایە، مەتربی مەتر 2 جایە، کەواتە لێرە دەتوانم ساخکەمەوە کە بەخۆم ڕووبەری بازنە دەبینمەوە، بزانم ئایا ڕاستم کردیا ڕاستم نەکردیا، کو دروستم کردیا، تەنیا بۆ ساخکردنەوە. ئەگەر هاتوو ئەمن نیوە تیرەکەم نەبوو، تیرەکەم هەبوو بۆ وێنە تیرەکە 10 سانتیمەتر بوو، ئایا نیوە تیرەکە چەندە؟ نیوە تیرەکە 5، چێوەکە چەندە؟ 31 فاریزە 4 و ڕووبەرەکەشی 78 فاریزە 54. 53 بەڵام دەتوانم بکەمە 54 نزیکی کەمەوە. کاتە ئەو ماڵپەڕە باشە لۆ ساخکردنەوەی و ڕاهێنانکردن لەسەر تەنیا لەسەر بازنە لێرە. بەڵام ماڵپەڕێکی دیکەش هەیە، ئەویش ئەوهایە، ئەوە ئەو ماڵپەڕە ئەو ئەدرێسەی هەیە یان ئەو ناونیشانەی هەیە calculator.net. لێرە بۆ وێنە ئەمن ئەگەر بمەوێ ڕووبەری لاکێشە ببینمەوە چ دەکەم؟ یەکەم جار لێرە بە هەوەسی خۆم هەڵدەبژێرم سانتیمەترم دەوێ، بێگومان هەردووچیان سانتیمەتر بن، یان بۆ وێنە گرێ ئەگەر بە گرێ بوو، یان بە پێ، یان بە کیلۆمەتر، یان بە مەتر، بزانە بە چ دەمەوێ. ئەگەر بە سانتیمەترم ویست دەکەمە سانتیمەتر هەردووچی. ئەوجا ئێستا ئەو دوو ژمارەی ڕەش دەکەمەوە 30 و 20 لێرە کلیر واتە هەمووی لا دەبم. ئەوجە درێژیەکەی دەنووسم، درێژی لاکێشەکەی لێرە دەنووسم بۆ وێنە لاکێشەکەم ئەگەر درێژیەکەی 5 سانتیمەتر بوو و پانیەکەشی 3 سانتیمەتر بوو، بزانم ڕووبەرەکەی چەندە. ئەوجە لێرە دەنووسم calculate لێرە ئەوها
لێرە نووسیتی دەکاتە ئاریا واتە ڕووبەرەکەی کردیا 15 سانتیمەتری دووجا. ڕووبەرەکەی کردیا 5 15 سانتیمەتری دووجا. پاشان ڕەش دەکەمەوە شتەشکە دەنووسم، یان کە بەخۆم ڕووبەرەکەم دەرینایە بزانم ڕاستم کردیا هەڵم نەکردیا یان شتیوە. لۆ سێگۆشە تۆزێک ئاسان نیە، سێگۆشەکەی بەجێ دێرم، بەڵام نیمچە لاتەریب، ئەو نیمچە لاتەریبە بێگومان دوو بنکەی هەیە. بنکەی یەکەم نووسرایە بەیس 1 لێرە دەنووسم، بەجارێ ڕەشکەمەوە ئەوانە، بۆ وێنە ئەگەر بنکەی یەکەم 5 بوو، بنکەی دووەمیش 7 بوو، بەرزیەکەش لێرە دەنووسم، بۆ وێنە ئەویش 4 بوو. ئایا ڕووبەرەکە چەندە؟ با بە مەتربی دەنووسم. لێرانە نووسیتی بنکەی یەکەم کۆی دەکەینەوە لەگەڵ بنکەی دووەم، ئەو جەدا بەشی دووی دەکەین، پاشان لێکی دەدەین لەگەڵ بەرزیەکە، ڕووبەرەکەی دەردەچی 24 مەتری دووجا. ئەوە نیمچە لاتەریب. ئەدی لێرە بازنە ڕووبەرەکەی کو دەربینم، لێرە تەنیا و تەنیا دەبی ئەمن با ڕەشکەمەوە ئەوەی دەبی ئەمن لێرە تەنیا نیوەتیرەی لە ناو ئێرە دانێم، نیوەتیرەکەی تەنیا بنووسم. ئەگەر نیوەتیرەکە بۆ وێنە 6 بوو، بزانم کو ڕووبەرەکەم لۆ دەردەینی، 6ەکەی دەینی جارانی خۆی دەکا و جارانی ئەو هێمای دەکا پی واتە 3/4دا، لێرە کردیتە 113.09 مەتر دووجا. کەواتە توانیم لێرە ڕووبەری بازنە دەربینم. پاشان لاتەریبەکە کووە با ڕەشکەمەوەوانە، دیسان ئەگەرە من بنکەکەم هەبوو بۆ وێنە بنکەکە 8 بوو، بەرزیەکەشی 4 بوو، بزانم کو تەنیا بنکە جاران بەرزی دەکاتە ڕووبەری لاتەریب 32 مەتری دووجا. کەواتە ئەو دوو ماڵپەڕەی دەتوانی بەکاربینی خوێندکاری ژیر تەنیا بۆ ساختکردنەوەی وەڵامەکانت، دەنا بێگومان دەبی بەخۆم بزانم کو ڕووبەری دەبینمەوە و ڕێسایەکان ڕەنگە پێویست نەکات لەبەرکەم، بەڵام ئەگەر لەبەریشکەم زۆر لەو زەحمەتانە نییە. کەواتە بۆ شێوەیەی چێوە و بنکە و لۆ چێوە تیرەم پێویستە، چێوەی بازنە لۆ ڕووبەر نیوە تیرەم پێویستە. بێگومان ماڵپەڕی دی زۆرە، ڕەنگە بۆ دیتنەوەی هەتا قەبارەش، بەڵام لێرە ئەمن با ئەگەر تەماشای ئێرەکەین وا بزانم قەبارەکەش هەیە. قەبارەی بۆ وێنە 6 پاڵوو، ئەوە 6 پاڵوو تەنیا درێژی لایەکی لێرە دادەنێم کە زۆر ئاسانە، وا بەخۆی بۆ وێنە 62. بزانم قەبارەکەی دەکاتە چەند، زۆر گەورە دەکات، چونکە 62 جارانی خۆی 3 جار کردیا ئەو ژمارە گەورە بە مەتری 3 جا. لێرە زۆر گرنگە، دەتوانم بیکەمە سانتیمەتری 3 جا و بیکەمە درێی 3 جا و بیکەمە هەرچە ملیمەتری 3 جا، بەڵام دەبوایە بە لیتریش هەبە، بەڵام نییە. لولەک هەتا قەبارەی لولەکەکەی ببینمەوە پێویستە لێرە چم هەبی، نیوە تیرەکەم لێرە دانێم و بەرزیەکەش لێرە دانێم. نیوە تیرە بۆ وێنە ئەگەر 7 بوو، بەرزیەکەشی بۆ وێنە ئەگەر 10 بوو، ئایا قەبارەکەی دەکاتە چەند؟ نیوە تیرەکەی دەینی جارانی خۆی دەکا، پاشان جارانی ژمارە 10، پاشان ئەو پی
ئەو هێمایە واتە 3 فاریزە 4 کردیا 1539 فاریزە 38 لە سەدا مەتر سێجە مەتری سێجە ئەو هادەنووسێ. لێرانەش ڕوولا کێشە تەریبیش بێگومان بنکە و بەرزی و درێژیشی هەیە، هەرسێکیان دەنووسم و قەبارەکەم لۆ دەردەچی. لێرە ئەوەش ناوی بە کوردی پێی دەڵێن گۆ، لێرەش هەروەکو تۆپەچی بمەوێ قەبارەکەی ببینمەوە تەنیا و تەنیا نیوە تیرەکەی دەنووسم قەبارەکەی دەردەچی. لێرە هیوادارم ئەوانەیە سوودی هەبی دەربارەی چێوە ڕووبەر و قەبارە و ئەمن لە زۆر لەوانەکان باسی هیچ نەبی چێوە و ڕووبەرم هەر کردیا تکایە بگەڕێنەوە سەر وانەکانی پێشتر، بەڵام نەتوانم ناویان بینم کامەوانەیە چونکە ڕەنگە بە دەیان وانم باس کردبی لەسەر هەمان بابەت لە ڤیدیۆیەکانە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.